بەڵێ هەرتۆنیت ئەمە کێشەیەکمان هەیە پێڵێن ئۆڤەر تینکینگ، واتە کێشەی ئەم جۆرە کەسانە ئەوەیە کە زۆر بیرەکەنەوە. یعنی بۆ نمونە مێشکی ئەڕوا بۆ زۆر شت، داڵغی زۆر شت لێە تەنان لە کاتی ئیمتیحانە، یعنی لە جاتوی تەرکیز کاتە سەر ئیمتیحانەکە خەیاڵی ئەچێ بۆ شتی تری. خۆی ئەمە ڕاستە بۆ هەندێک کەس کێشەیە، بەڵام ئەتوانی بە خۆ کۆنتڕۆڵکردن باش ببی. ئەمە یەک. دووش ماوەیە تەمرین کە بە گوێم بکە، ماوەیە تەمرین کە لەسەر ئەوەی تەرکیز لەسەر بەشەکانی جەستەت بکەیت. چۆن؟ بۆ نمونە ئاوا بکە بەس بیرت لای پێستی سەرێ بن، باشە؟ بەس بیرت لای پێستی سەرێ بن، بڕیار بە بیرت لای پێستی سەرێ بن. کتێبە بگرە بەدەستەوە، کاتێک کتێبەکە خوێنیت بڕیار بە بیرت لای پێستی سەرێ بن. بۆ نمونە دەستی وا لێ بکە، هەر ئێستا دەستی وا لێ بکە، دووریان خەرەوە لە یەک. ئێستا هەستێکی تایە، بڕیار بە بیرت لای ئەو هەستەی دەستێ بە. ئینجا ژیانێکی ڕێک و پێک بۆ خۆ تەرتیب بکە زۆرێکی باشە بێت. یەکێک لەوانە ئەوەیە تا ئەتوانی ئەو شتانەی مێشکت پەردەوازەکەن، وەکو ڤیدیۆی کورت، وەکو هەواڵ، وەکو ئەمانە لایەن بە. اینجا متابعی زۆر شتێ وازی لێبێنە، متابعی بەعزێ شتێ وازی لێبێنە. بۆ نمونە خەڵکانێکن قسەیان ناخۆشە، دوای قسەکانیانە بیرەمێنێ، تۆزێ خۆ دوور خەرەوە لەم جۆرە کەسانە. مەسەرەن شەوان هەوڵ بە زوو بخەوە. اینجا دوای ئەوە ڕۆژانە مەسەرەن کاتێک بەرنامەیەک دابنێ وەرزشکە. یعنی کاتەکانت ڕێک بخە بە جوانی، ژیانێکی ڕێک پێک و ئەوانە ببەرە سەرەوە. تۆزێ هەدەفەکانیشە گەورەکە. کاتێکە خەریکی شتێک ئەبی یەکسەر کاتی بۆ بگرەرەوە. یعنی بۆ نمونە ئەتێ لاپەڕێ بخوێنیتەوە، بڵێ ئەوە من 3 دەقەمدانە ئەبێ ئەم لاپەڕە بخوێنمەوە. ئەگەر ئەزانی 3 دەقە زۆرە بیکە بە 2 دەقە. ئەگەر ئەزانی بۆ نمونە بڵێ من ئێستا دەست پێکەم زانم تا لاپەڕە چەند ئەچم بەم 10 دەقەیە. یان شتەکان کە بە پرسیار و وەڵام بڵێ مەسەلەن ئێستا کە تەواوم کرد لە خۆمە پرسمەوە. ئەبێ ئیلا خەمی تەواوبوونی کاتت هەبێ، ئەبێ ئیلا خەمی لە خۆپرسینەوەت هەبێ، ئەبێ ئیلا خەوتن و خواردن و وەرزش و جوڵە و شت ڕێخەی، ئەبێ لەو لاشەوە ئەو شتانەی مێشکرد. ئێستا بۆ نمونە جاری وا هەیە کەسێک هەیە هەموو جارێکە ڤیدیۆیەکی ئەبینی دڵت دائەگیرێ، زۆر تووڕە ئەبی، پێت ناخۆشە، قسەی ناخۆشە. یعنی هاوتا لە قورئانە چەند جار لە چەند شوێنێکە خوای گەورە ئەوێ دڵی پێغەمبەر باتەوە عەلەیهی سەڵات وەسەلام، ئەڵێ تۆ خەریکە لە داخی قسەکانیان خەریکە خۆتە کوژی، دڵی هاتەوە فەسەبح بحەمدی ڕەبیکە، ئەڵێ تەسبیحات بکە. کاتێکە شتێک واو لێ ئەکا دڵگران ببی، زۆرە پێ ناخۆشە. ئێستا بۆ نمونە جاری وا هەیە کابرا ڤیدیۆیەک ئەبینی مامۆستایەکی ئاینیە، تۆ ئیسلامە خۆشە کەچی سیرێکی خورافە بڵاوە کاتە، مامۆستایەکی ئاینیە بۆ نمونە قسەیەکی سەقەتەکە یا غەڵەتەکە یەکسەر زۆر ئینجا یا مەسەلەن لەو لاوە مەلحیدێکە جنێوێکی ناشرین ئەیە یەکسەر دڵت داگیرێ، زۆر خەفەتی پێ خۆی. ئەمانە ئەمە ئینسانە کەوتە ژێر. ئێستا من خۆم چیەکەم؟ ئەگەر کەسەکە هەرچی بێت بەڵام مێشکم ئاڵۆزکە ئەنئینترستد هەڵەبژێرم. لە یوتیوب نییە، یەکسەر بڕۆ بەشی ئەنئینترستد. یعنی من حەزم لەم شتەنی بۆی لاچێ، بۆی زۆر نێتەوە بەردەم. بۆ نمونە هەندێک پەیج هەیە پۆستەکانیان بێزار دەکەن، ئەنفۆلۆیکە. بۆ نمونە هەندێک کەس هەیە هەموو ڕۆژێ پۆستێکی بێتامەکە، تووڕەتەکە، بێتاقەتەکە، ئەم شتانە بێزارتەکە، وەرە ئەنفرێندیکە، هیچ عیب نییە، ئەنفرێندیکە. جاری وایە کەسێکە لەوە چه خزمی شت بێ، لەوە چه ڕەفیقی شت بێ، بەڵام
هەموو جارێک کۆمنتەکانی بینی قسەی سەقەت ئەنووسێ جنێوە ئەنووسێ شتی ناشرین ئەنووسێ پۆستی بێمەعناکە خۆتی نەدۆزیوەتەوە وەرە ئەم شتانە لە ژیانی خۆت بەرە ئەولاوە ژیانێکی هێمن و ئارام و ئەمانە هەڵبژێرە تۆ زیاتر ئەبێ گرنگی پێوێ هەمومان ئەم شتانە گرنگە بۆمان بەس بۆ تۆ کە لەم تەمەنە تووشی ئۆڤەرثینکینگ بوویت و لە حەد بە دەرمێشکت خەیاڵتەڕوا هەوڵ بە ژیانێکی ڕێکپێک بگریتە بەر ئەزانی چۆنە خۆی ئەوەی کە مێشکت ئامادێ و هەموو بیرکاتەوە ئێبا بیر لە شتێکی باش کاتەوە کەواتە ئەبێت تۆ کەرەستەیەک بگریتە بەر ئەها تۆ معمەلێکێ بۆ نمونە تۆ مەکینەیەکی قیمەت هەیە هەموو شتێک بۆ ورد دەکات و ئەی هات تۆ بۆ زیخ و بەردی تێکی بۆ نایی گۆشتەکەی تێکی یعنی تۆ مێشکت مەخۆت مەشغوڵی چی بکەی بیر لەو شتانەیە کاتەوە یعنی ئێستا زانامان هەیە هەمان کێشەی تۆی هەبووە بەڵام ئەو هاتووە چی کردووە ئەو هاتووە مێشتی مەشغوڵی مەوزوعی میکانیک کردووە بووە بەداهێنەر هیوا هەیە مێشکی مەشغوڵی مێژوو کردووە یعنی بۆ نمونە تۆ چۆن ئێستا بیر لە چیەکەیتەوە ئەو بەردەوام بیری لەوە کردوێتەوە ئەم کێشە حەلەکەی چییە ئەو بەردەوام بیری لەوە کردو لەم سەردەما بۆچی ئەم شتە ڕوویە ئەو بەردەوام بیری لەوە کردوێتەوە کە ئەم مەوزوعە باسی چیەکە ئەمە پرسیاری ئەم وەڵامی پرسیارەت چییە ئەگەر تۆ لەوە ئەچێ منیش لە گەنجیمە ئەو حاڵەتی تۆم هەبوو بێ چونکە من بیرم نایە دانیشتەمە بە ئێستا بیرم نەکردووە بەڵام من چیم کردووە بەردەوام کۆمەڵە کتێبم لە خۆم کۆ کردوێتەوە وە کۆمەڵێ بابەتی گرنگ هەبوو من بەردەوام خوێندومەتەوە جاری وا بۆ نانم خواردووە بیرم لای نەزەریەکەی فرۆید بوو جاری وا بۆ نانم خواردووە بیرم لای پەروەردە بووە جاری وا مەسەلەن پیاسەم کردووە بیرم لای دەرمزانی گەشە بووە چکە ئەم شتانم بەلاوە گرنگ بووە کە کتێبم خوێندوێتە لەو بوارە ئیتر هەموو بیرکردنەوەکانم لەست اینجا ئەوە حتا بیری لەکەی تۆ قازانجە